وتەیەک بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە ئێران. لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە ئێران نزیک دەبینەوە. ئەمساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆرۆنا ڕۆژێکی تایبەت لە گشت ناوچەکان بۆ هەموو ئاستەکانی خوێندن دیاری نەکراوە. بەم زوانە زیاتر لە 15 میلیۆن خوێندکاری منداڵ و تازەلاو و نزیک بە 4 میلیۆن خوێندکاری دانیشگا وێڕای 1.5 میلیۆن معلم و دەیان هزار ئوستادی دانیشگا ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکەن. ئەوانە بەشێکن لەو زیاتر لە 20 میلیۆن منداڵی کە توانیویانە بڕۆنە مەدرسەکان. ئەم جەمعیەتە میلیۆنیە بەو مەبەستە ڕوودەکەنە ناوەندەکانی ئامۆزشی کە بتوانن زانست و تێکنیکی سەردەم فێربن و لە داهاتوودا بۆ خزمەت بە خۆیان و کۆمەڵ کەڵکی لێوەرگرن. ئەم خوێندکارانە بەشێکن لە منداڵان و تازەلاوانێک کە توانایی ڕۆیشتن بۆ ئەو 12,000 مەدرسە خصوصیە و هەزینەی دەیان میلیۆن تمەنی ئەم ناوەندانەیان نییە و لە مەدرسە دەوڵەتیەکاندا ناونووسیان کردووە. لە مەدرسە دەوڵەتیەکاندا بە شێوەی ڕسمی قەرار نییە لە خوێندکاران پارە وەربگرن، بەڵام دایک و باوکی خوێندکاران ناچار دەکەن لە ژێرناوی بەشداری میلی و یان یارمەتیدانی مەدرسە 2 تا 3 میلیۆن تمەن بدەن. ئەم بڕۆپارەیە لە پەنا هەموو خەرجیەکانی دیکەی خوێندنی ڕۆڵەکانیان بۆ بنەماڵە هەژارەکان قورسە. لە ماوەی چواردەی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوام هەوڵی داوەتە بەسەر ناوەرۆکی بواری ئامۆزش و پەروەرشدا زاڵ بێت. ڕژیم بۆ گەیشتن بەم ئامانجە و ڕێگری لە شکستی دین لە بەرامبەر زانستدا مەدرسەکانی کردوتە ناوەندی فێربوونی ئاین و خۆرافە و ناوەندی لەبەرکردنی بابەتی بێناوەرۆک. لەم شوێنانەدا لە جیات ئەوەی کە یارمەتی منداڵان و تازەلاوان بدرێت تا خۆیان و جیهانی دەوروبەریان وەک خۆی بناسن، خوێندکاران ناچار دەکەن تا مێشکیان بە بابەتی بێناوەرۆک و نەگونجاو لەگەڵ زانستی دنیای ئەمڕۆ پڕ بکەن. لە مەدرسە و ناوەندە ئامۆزشەکانی ئێران لە جیات ئەوەی کە دوایین دەستکەوتەکانی زانست و کۆمەڵێک معلوماتی ئینسانی ببێتە ئامانجی فێرکردن و خوێندکاران لە دوایین پێشکەوتنی زانست و گۆڕانکاری کۆمەڵایەتی و کولتوری ئاگادارکەنەوە، قەبارەیەکی قورس لە خورافاتی مەسەبی لە ڕێگەی کتێب و سەرچاوە ئامۆزشەکانەوە بەسەریاندا دەسەپێت. خوێندکاران هەر لە یەکەمین ساڵەکانی خوێندن و مەدرسەیان دەبێ فێری نوێژ و ڕۆژوگرتن بن و لەگەڵ نەسیحەت و ئامۆژگاریەکانی پێغەمبەران و ئیمامان ئاشنا بن. کچان دەبێ فێر بن کە بە ڕەگەزی دووهەمبوون بەبێ مافی تۆخ و بە سوکایەتیە کە کتێبی ئاسمانی بۆی دیاری هێناون عادەت بگرن. دەبێ فێر بن کە چۆن لەژێر ئەبا و مەقنەعەدا قژیان داپۆشن. زیرەکترین و بەتواناترین خوێندکارەکان دەبێ ببنە حافزانی قورئان. کتێب و بابەتە ئەدەبیەکان بەبێ لە بەرچاوگرتنی داهێنان و زەوق و هونەری خوێندکار بوونەتە ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی خۆرافات. ناوەڕۆکی ئەم کتێبانە بە کێشە و پێداویستەکانی لاوان هیچ بایەخێک نادات. خوێندکاران بۆ وەرگرتنی نمرەی قبولی و تێپەڕکردنی قۆناغەکانی خوێندن بابەتەکان بەبێ ئەوەی کە هیچ چێژێکی لێوەربگرن یان هەستی ئەدەبیان ببزوێنێ تەنیا لەبەری دەکەن. کتێبی مێژوویەکان نەتەنیا خوێندکاران لەگەڵ مێژووی ڕاستەقینەی بەرەو پێشچوونی کۆمەلگا ئاشنا ناکەن، بەڵکو بە دەستێوەردان لە مێژوو ئاوەژ و نیشاندانی ڕووداوە مێژوویەکان و بایەخدانی یەکلایەنە بە کەسایەتیە مێژوویەکان بەبێ لە بەرچاوگرتنی سەردەمی کۆمەڵایەتیە کە تێیدا سەریان هەڵداوە، خوێندکاران لە هەر چەشنە ڕاستبینیەک دوور دەخەنەوە و مەیل بۆ خوێندنەوە و لێکۆڵینەوە سەبارەت بە ڕووداوە مێژوویەکان لەناو دەبن. فێربوونی زمانە خارجیەکان لە نەبوونی پێوەر و ڕەویشتی فێرکردنی ستاندارد و بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست بۆتە کارێکی دژوار و تاقەت پڕۆکێن. ئاشکرایە لە چوارچێوەیەکدا کە کۆنەپەرستی بەسەری دازاڵا کەش و هەوایە کە پڕە لە قسە و باسی دینی و بابەتی دابراو لە خواست و ژیانی ڕاستەقینەی خوێندکاران، کلاسی دەرس و مەدرسە هیچ خۆشیەکی بۆ خوێندکاران نامێنێت و دەبێتە شوێنێکی داخراو و بێناوەرۆک. هەروەها شێوازی وتنەوەی دەرسەکانیش کەم و کوڕیان کەم نییە. لێکۆڵینەوەی دەروون ناسان نیشانی داوە کە لاوان بۆ پەروەردەکردنی هێزی ئەقلانی خۆیان پێویستیان بە شوێنی کاری جەمعی هەیە تا لەوێدا بتوانن پێکەوە لەسەر ئەزمونونەکانی زانست قسە و باسی هاوبەش بکەن و بە کۆمەڵ هەوڵی بۆ بدەن.
خوێندکاران وێڕای فێربوونی زانست و تکنیک پێویستە ئازادانە فکر و تێبینیەکانی خۆیان دەربڕن و بە ئەزمموی خۆیان بەشێک لە پەیوەندی و فەرزیاتی زانستی کە لە مێشکیاندایە تاقیکەنەوە. بەڵام لە مەدرسەکانی ئێران بەهۆی زۆربوونی ژمارەی خوێندکاران لە کلاسەکانی خوێندن، نەبوونی کاتی پێویست و کەمبوونی تاقیگە و کارگا یان نەبوونی ئیمکاناتی ستاندارد لە شوێنە ئامۆزیشەکان، معەلیمان بوونەتە بنەمای هەموو ئامۆزش و پەروەرشێک لە ئێران. لە ڕاستیدا ئەم شێوەکارە مەجال و دەرفەتی لێکۆڵینەوەی جەمعی و تاوتوێکردنی بیرروڕا و بەشداری لە بوارە جۆرا و جۆرەکان لە خوێندکاران دەستێنێتەوە و ناچاریان دەکات تواناییەکانیان تەنیا بۆ لەبەرکردنی قسە و باسی معەلم بخەنەگەڕ. بەڵام سەرڕای هەموو ئەوانە ئەزمموی 42 ساڵی ڕابردوو بەسەرانی ڕژیمی نیشانداوەکە منداڵان و تازەلاوان بەشێک لە دەرسە سەرەکیەکانی خۆیان نەک لە مەدرسەکان بەڵکو لە بنەماڵە و کۆمەڵدا فێر دەبن و لەم دەرسانەشدا مرۆڤایەتی، سێکۆلاریزم و دژایەتی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی بەهێزە. بەم هۆیەوە پرۆژە پەروەردیەکانی ڕژیم یەک لە دوای یەک شکستیان هێناوە بە جۆرێک کە ئەمڕۆ هەڵگەڕانەوە لە ئاین و مەسەب لە ناو لاواندا بۆتە یەکێک لە تایبەتمەندیەکانی بارودۆخی کۆمەڵایەتی ئێستای ئێران.